سەبارەت بەمە دکتۆرە نەزاکەت حوسێن پسپۆڕی ڕاگەیاندن و سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامە نووسان لە سەندیکە ڕۆژنامە نووسان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. دکتۆرە بەخێر بێ ئەم هەڵکوتانە سەر دەستگایەک بەم شێوەیە لەلایەن هێزێکی ئەمنیەوە بە بێ فەرمانی دادگا چۆن ئەبینینەوە؟ دەستان خۆش بێ لە ڕاستیە ئێمە لە سندیکە ڕۆژنامە نووسانی کوردستان کە ئەو هەواڵەمان بەرگوێ کەوتەوە هەواڵەمان بیست زۆر بەلامانەوە نائاسایی بوو بۆیە بەیاننامەیەکمان دەرکرد و سەر کۆنی ئەو کارەمان کرد. لە ڕاستیە بەداخەوە ئەڵێم خەریکە یاساکان هەمووی تەجاوزەکرێ، پرینسیپەکان هەمووی تێکەشکێنرێ، هێز زاڵە بێت بەسەر هێز ئەبێتە بڕیاردەر لە بەرامبەر ئەوەی لە یاسا بڕیار بات، یاسا جێبەجێکرێەوە، یاسا ڕەچاو بکرێ. بۆیە بەڕاستی هەڵکوتانە سەر دەستگایەکی ڕۆشنبیری و ڕاگەیاندن لە ناو چەقی شاری سلێمانیە کە شاری ڕۆشنبیریە، شاری کولتوریە، شارێکی مێژووی سەقافی ڕۆشنبیریە و بەبێ هیچ گەڕانەوە بۆ بڕیاری دادگا، بەبێ گەڕانەوە بۆ سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان، بەبێ گەڕانەوە بۆ یاسا ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان، شتێکی نەخوازرا و نەشیا و شاز بوو بەڕاستی لە کە ڕوویدا. بۆیە بەڕاستی ئەمە پێشێلکردنی یاسا ڕۆژنامەگەریە، پێشێلکردنی پرینسیپەکانی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەریە، کارێکی نائیتیکی و نایاساییە و ئەمە مەترسیە بۆ سەر ئازادی ڕادەربڕین، مەترسیە بۆ سەر قەڵەمی ئازاد، بۆ سەر دەنگی ئازاد، بۆ سەر ژینگەی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا. باش ئەمە تا چەند بەرتەرسکردنەوەی ئازادیەکانە؟ لە ئەمە نەک بەرتەسکردنەوەی ئازادیە، ئەمە داخستنی ئازادیە، لە بەرتەسکردنەوە دەرچووە. لە کاتێکا کە تۆ بەو شێوازە هەڵکوتانە سەردام و دەستگایەک کە کارمەندەکانی بنێریت، ئێمە وەکو سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بۆ هەموو دەستگایەکی ڕاگەیاندن و ڕۆشنبیری کە بەو شێوازە هەڵکوتێتە سەری، ئێمە ئیدانەی ئەکەین بەڕاستی نەک بەرتەسکردنە، ئەتوانم بڵێم داخستنی ئازادیە، هەڕەشەیە بۆ سەر ئازادی و بەڕاستی پێشێلکردنی یاسای ڕۆژنامەگەریە، پێشێلکردنی ئازادیە، باش نییە مەترسیە بۆ سەر ئارامی دەرونی تاکو و هاوڵاتی و ڕۆژنامە نووس لەم ناوچەیە. ئەمە تا چەند کاریگەری لەسەر ڕەوتی ڕۆشنبیری هەیە لە شاری سلێمانی؟ وەڵا بەداخەوە گەراوە بە ڕەوتی ڕۆشنبیری لە شاری سلێمانیە بەردەوام لە پاشەکشە و بەرەو گەڕانەوە بۆ 100 ساڵی پێشوو بەرەو گەڕانەوە بۆ تاریکستان و سەدە تاریکەکانە گەڕێن، چونکە ناوەندی ڕۆشنبیری، ناوەندی سەقافی ناوەندێک بووە کە هەمیشە ململانەی زۆری سیاسی هەبووە لەم ناوچەیە، لەم هەرێما. بەڵام هیچ کاتێک دام و دەستگا ڕۆشنبیری و ڕاگەیاندن و کولتوریەکان بەو شێوازە نەبوونەتە قوربانی ململانی سیاسی یا هەر ململانەیەکی تر هەیە. ئەوان پارێزراو بوون و ئەوان تا ڕادەیەک ڕەچاوی ئەوە ئەکرا کە ئەمە دامەزراوەیەکی کولتوریە، دامەزراوەیەکی ڕۆشنبیریە، خەڵکی ڕۆشنبیر، خەڵکی سربەخۆ، خەڵکی خاوەن قەڵەم کاری تیاکە. بۆیە هەمیشە ئەوانە زۆر جار دوور بوون لە بابەت و ململانی سیاسیەکان بەداخەوە، بەڵام ئێستا خەریکە ئەوانەژە بنە قوربانی هەندێک ململانی سیاسی. باش ئەو دیالۆگە فکریانی کە لە شاری سلێمانی هەیە، سلێمانی پێناسرا بە پایتەختی ڕۆشنبیری، تا چەندە کاریگەری لەسەر ئەمەدانێت؟ یعنی تا چەندەوا کات سلێمانی لەم ڕۆ پاشەکشە پێ بکات؟ وەڵا سلێمانی من پێم وایە سلێمانی شارێکی زیندووە، سلێمانی خاوەن خەڵکێکی بە ویژدان و ڕۆشنبیر و ئازادی دۆست و قەڵەم دۆست و ڕەسەنە. خەڵکی شاری سلێمانی خەڵکێکن کە هەرگیز وەک خەڵکەکەی پاشەکشە ناکەن لەو ڕۆحە تەسامح و ڕۆشنبیری و فەرهەنگی و هزر و کولتوریە. ئەگەر چی ناو بەناوێکە ئاوا بە هۆکارێکی ململانەی سیاسی وەک چۆن ئەڵێ لەنگیەک یان نەنگیەک لەو بارودۆخە ڕۆشنبیریە دروست ئەبێت، ئەویش بەهۆی ئەو هەنگا و پێشێلکاریانە و هێرشکردن و هەڵکوتانە سەردام و دەستگاکان. بەڵام من پێم وایە خەڵکی سلێمانی و دوجار خەڵکی سلێمانی خەڵکێکی زیندون و سەر لە نوێ جارێکی تر بە چەندین ئەگەر ئاستەنگی ئاوا بڕۆن جارێکی تر ئەم شارە بنیاتە نرێتەوە لەلایەن خەڵکە ڕەسەن و خەڵکە ڕۆشنبیر و خەڵکە خاوەن قەڵەم و هزرەکەەوە. بۆیە ئەمەی کە ئەکرێ بەرامبەر خەڵکی سلێمانی بەڕاستی خەڵکی سلێمانی ئەمەی پێ قبوڵ نییە و خەڵکی سلێمانی حەزی بەمەنیە. خەڵکی سلێمانی خەڵکێکە حەزی لە ڕۆشنبیریە، حەزی لە حیوارە، حەزی لە تێگەیشتنە،
حەزی لە یەک نزیک بوونەوەیە، حەزی لە گفتوگۆیە. ئەمە بارودۆخە ململانی و گرژە سیاسیانە ئەم بابەتانە دروستەکات. ئەمانە بەڕاستی کاری ئەنۆ چۆنەڵێ ناخۆشیەک، ململانەیە، گرژیەک، نەئارامەیەک دروستەکات لە ناو شاری سلێمانیە. بەڵام پێم وایە شاری سلێمانی و خەڵکی شاری سلێمانی پاشەکشە ناکەن لە بواری ڕۆشنبیری و معریفی و هزریا و جارێکی تر ئەم شارە گەشە پێدەنەوە بنیاتێنێنەوە و ئەم ململانە سیاسیانە بەڕاستی قورسن و ناخۆشن و دەرونی خەڵکی بێزار کردووە. بەڵام دوجار هەر شارێ خۆی زیندوو بێت جارێکی تر خۆی بنیاتەنێتەوە. بۆیە ئەو ئومێدەمان هەیە کە خەڵکی سلێمانی چەند نیگەرانە بەم بارودۆخ و هەنگاوانە، بەڵام ئەو ئیرادەشی هەیە کە هەر بە ڕۆشنبیری ئەم شارە ڕاگرێتەوە. باشە لە ڕووی کاری میدیاییەوە ئەمە تا چەند کاریگەریەکاتە سەر ژینگەی کاری میدیایی لە شاری سلێمانیا و ئەنی تۆر هێزێک هەڵەکوتێتە سەر دەستگایەکی میدیایی. ئەمە واناکات کە ڕۆژنامەنووسانی ئەو سنوورە یعنی لەم ڕووداوە بترسن لەوەی کە هەمان شت بەرامبەریا دووبارە بکرێتەوە. بەتەئکید ئەمە کاریگەری نەرێنی ئەکاتە سەر ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی هزریەوە، لە ڕووی ئارامی ژینگە میدیایەکەوە، لە ڕووی تەسکردنەوەی پانتایی ئازادی ژینگە میدیایەکەوە. ئەم ڕەفتارانە و چەند ڕەفتارێکی تریش کە پێش ئەمە نراوە کە ڕۆژنامەنووس زیندانی کراوە یا هەڵکوتراوەتە سەری و داخستنی کەناڵی تر یا ڕێگریکردن لە کاری ڕۆژنامەنووسی هەندێک لە ڕۆژنامەنووسەکان بە گوێرە و پێشێلکاریانەکە بۆ ئێمە دێن. کاریگەری نەرێنی ئەکاتە سەر ژینگەی ئازادی لە ناوچەی سلێمانی و بە تەئکید و ئەکات کە ڕۆژنامەنووسەکان خاوەن قەڵەمەکان خاوەن هزرەکان بێ ئومێد دەبن لەوەی کە چەندین ساڵە ئەوان کاریان کردووە و ئیشیان کردووە تا ڕەوڕەوەی ڕۆشنبیری و قۆناغی ڕۆشنگەری لە شاری سلێمانیا پێشخەن و بیبەنە پێشەوە. بەڵام گورزەیەکی وا لە کاتێکا کە ئەدرێت لە ناوەندێکی ڕۆشنبیری و معریفی و ڕاگەیاندن چەند هەنگاوێک ئەو ڕەوتە و ئەو ڕەوڕەوەیە باتە دواوە نەشی باتە دواوە دوای ئەخات. بەڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن پسپۆری ڕاگەیاندن و سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.